ئاگرەکە کاتژمێر 12:50 دقە ڕوویدا لە گەڕەج کوردستان باڵەخانەیەکی نیشتەجێ بوونە، بەڵام ژێرەوەی بۆ فرۆشتنی کەلوپەلی کارەبایی و ئەلکترۆنیا زوو کۆنتترۆل کرا لەلایەن تیمەکانی بەرگری شارستانی، بەڵام دووکەڵەکەی زۆر بوو، ئەوە بوو لە ئەنجامدا کەسێک جانی لەدەستدا بەداخەوە کەوا دیارە لە خەودا بووە. ئەوی تر زیاتر لە 20-25 کەس کەش هەموویش زۆربەی زۆری ژن و منداڵن تیمەکانی بەرگری شارستانی توانیان دەربازیان بکەن. بەڕاستێمە دەستخۆشیان لێ دەکەین ئەگەر هیمەتی وان نەبایە کارە ساتێک ئەمڕۆ ڕووی دەدا لێرە ئەو هەموو ژن و منداڵە لە ناوەوە ئاگرە بوو. بۆ کارەکەی دوایە ئەنجامی لێکۆڵینەوە دەری دەخاتن. نزیک مزگەوتی سەفا وەرمەتی مەکانمان گەیشتە شوێنە ئاگرەکە لە باڵەخانەیەکی 5 و ژێر زەمینە. ئاگرەکە لەو کۆگایە کە دەبینین لە 9 یەکەمە گڕی گرتووە، بەڵام هاوڵاتیی زۆر لەسەرەوە گیریان خواردبوو کە هاوڵاتی زیاتر کوردانی ڕۆژ ئاوانە توانرا ڕزگاریان بکەین، بەڵام بەداخەوە هاوڵاتیەکی خەڵکی حەفرین جیان لەدەستدا.